لە سەنتەری ڕۆشنبیری سەرا لە شاری سلێمانی کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی تێزەکانی میرزاکە لە نووسینی سەروەر حەمە ئەمینە لەلایەن نووسەر بەندی عەلیشەوە خوێندنەوەیەک بۆ ئەم کتێبە ئەنجامەدرێت. هاوکارم ڕێژنە ڕزگار لەبارەی کۆڕەکە زانیاری زیاتری لە ڕێژنە سڵاو لێبێ. ئاکام سلااو لا تۆ سلااو لا بینەرانمان وەک تۆ ئاماژەت پێکرد ئێمە لا سانتەری ڕۆشنبیری سەراین لە شاری سلێمانی ئەمڕۆ لێرە لەلایەن سنتەری ڕۆشنبیری سەراوە کۆڕێک بۆ بڵاوکردنەوەی گێڕانەوە بە تەنز بۆ نووسەر سەروەر حەما ئەمین ڕێک دەخرێت دیارە لێرە کۆڕەکە باس لە ئەم کتێبە دەکرێت و لەلایەن نووسەر بەندی عەلیەوە خوێندنەوەیەک بۆ ئەم کتێبە دەکرێت. من بەڕێز سەروەر حەمە ئەمین لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ناوەڕۆکی ئەم کتێبە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاک سەروەر سلااوت لێ بێم کاتت باش زۆر سپاس. گێڕانەوە بە تەنز چی لە پشت ئەم تەنزەوەیە کە بەڕێستان بتانەوێ ئاشکرای بکەن؟ زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان تەنز بۆ خۆی ژانرێکی ئەدەبیە تەوسە، یعنی تعریدانە لە واقعێک لە وەسەی بەڕام بە شێوەیەکی نەرمونیان و لە بخەندەیەک، یعنی تۆ دەوێت لە خلالی تەنزەوە پەیامێک بگەین، بەڵام ئەم پەیامە بە شێوەیەکی بریندارکەر و بریندارکەر نییە، یعنی بە شێوەیەکی کۆمیدی و تۆزێ خەندە و بزێگە خاتە سەر لێوی خەڵک، بەڵام لە پشتی ئەوەشەوە کۆمەڵێک ڕەخنەی جددی هەیە، کۆمەڵێک لێکدانەوە و تایبەتی خۆی هەیە. لە نووسیندا تەنز ژانرێکی قورسە، بەڕێستان چی وای لێکردن کە ئەم گێڕانەوەیە بە تەنز بنووسنەوە؟ زۆر سپاس. وەڵام من نووسینەکانم زیاتر لە فەیسبوک بڵاو کردوتەوە، ئەویش دوو مەبەستمە بۆ بەڕاستی. یەکێک جیهانی ناو فەیسبوک پڕ بووە لە پرسەنامە و جنێ و تەشکیلات و یعنی حاڵەتێکی تەشوناش دروستەکە. من ئەمیز لە ڕێگەی ئەمەوە هاوڕێکانی خۆم لەم حاڵەتە بدەربێنم، تۆزێک بزیێکیان بخەمە سەر لێ و تۆزێک ڕوحیان پاراو بکەمەوە، یعنی نانەکەم و هەمیش وەکو تەرفیەک بۆ شتێکی خۆم. یعنی بەستەکان خۆش بە کاک سەروەر وەک دەزانین و لای بەڕێستان ئاشکرایە کتێبخانەی کوردی لە نووسین و کتێبی تەنزدا پەژارە. چی هۆکاری ئەمەیە کە ئێمە کەمتر لە بواری تەنزان نووسینمان هەیە و لە کتێبخانەکانماندا نییە؟ وەڵاهی ئێمە لە مجتەمەعێکا ژین، مجتەمەعێکی پڕ تەشەنوجات و جددیات و ڕسمیات و ئەوانەیە. ڕەنگە ئەگەر یەکێک خۆی بیای بلەقەر بواری تەنز خۆی لە قەری ئەو مۆزوعەدا بێ ئەو ڕەواجی نەبوو بێ، یعنی وای لە نووسەران کردبێ کە خۆیان لەوە لابەن زیاتر مەسەلە جددیەکان و هینەکان وەربگرن. فعلا لە بواری تەنزدا کتێبخانەی کوردی زۆر. دوای بڵاوبوونەوەی ئەم کتێبەی بەڕێستان پێشبینی تۆ بۆ خوێنەر چۆنە و پێشوازی خوێنەر چۆن ئەبێ لەم کتێبە؟ وەڵاهی ناتوانم پێشبینیەوە بکەم چیە بێ بێچووی خۆم ممچینە، یعنی دەوری دومانگێکی کە سەدایەکی هەبێ، بەڵام ئێستش باشە بە جۆری ئەو خەڵکێ لێرە حازر بوون. هیوادارم دەنگدانەوەی باشیە بێ و بتوانێت جێگەی خۆی بکاتەوە لە ناو هەم مەکتەبەی کوردی و لە نای خوێنەوارانیش جێگەی تایبەتی خۆی هەبێت. ئەم کتێبە دوای کۆڕەکە و دوای بڵاوبوونەوە ناساندنی لەکوێ بەردەست دەبێت؟ وەڵاهی ئەم کتێبە زیاتر هینە بۆ فرۆشتنیە، وەکەوەیکەین بێت لێرە تەوزیعەکەین بڵاویەکەینەوە. ئیتر ئەگەریکی کەشین دەبێت دەتوانین مەسەن لێرە مەجموعەیەک شێدابین یا بە شێوەیەکی کە بڵاوی بکەینەوە، بەڵام وەکو لە کتێبخانەکان بۆ فرۆشتن ناوە بۆ فرۆشتن نییە. کە بتوانین لە کتێبخانەی کوردیشدا بەشێک لەم بابەسە بڵاو بکەیتەوە. ئیشەڵڵا بۆ مەکتەبەی گشتیم نردووە بۆ ئیشەڵا بۆ مەکتەبەکان و بۆ تا ئەگە بۆم کرێ بۆ قوتابخانەکانی شێریارم بۆی ئەوانیش لێی ئیسفادە بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز نووسەر، زۆر سپاس نووسەر سەروەر حەمە ئەمین. بەڵێ ئاکام لێرە کۆڕەکە دەستی پێکردووە، لێرە خوێندنەوەیەک بۆ ئەم کتێبە لەلایەن نووسەر بەندی عەلیەوە ڕێک دەخرێت و تا بەدوای کۆڕەکە ئەم کتێبە بەسەر ئامادەبوانجا دابەش دەکرێت و بڵاو دەکرێتەوە. بەڵێ ڕێژنە ڕزگار نێردراوی کللتور و هونەر لە کورسانیوس، سپاس بۆ تاوی زانیاریەکانت.